ئێمە 24 کاتژمێرمان دابەش کردووە بەسەر 4-6 کاتژمێری. 18 کاتژمێر هاتوچۆ دەبێتن بە ڕێکار و بە هەندێک ڕێکخستن کە لەلایەن پارێزگار و ئیدارەکانەوە دواتر ڕایدەگەیەندرێت. هاتوچۆکە بە شێوەی کاتژمێر دەبێتن کە لە سەعات چەندەوە بۆ چەند کام سێکتەر دەتوانێت جوولە بکات، کام سێکتەر دەتوانێتن ئیشەکانی ڕای بکات. بە شێوەیەکی گشتی لە کاتژمێر 12 شەو تا 6 ئێوارە هاتوچۆ بەو ڕێکارانەی کە پارێزگاکان ڕایدەگەینن و دواتر هەر پارێزگا و بەپێی تایبەتمەندی خۆی ئاگاداری هاوڵاتیان دەکاتەوە بەو ئاسانکاریەی کە هەیە لەوێ ڕێگەی پێدراوە. لە کاتژمێر 6 ئێوارە تا 12 شەو لە بەیانیەوە تا 10 هاتوچۆ بە شێوەیەکی گشتی و بە تەواوی لە 6 ئێوارە تا 12 شەو ڕادەگیرێت. واتە هیچ جوولە و هیچ هاتوچۆیەک نابێتن تەنها بۆ کارمەندانی دەستگا ئەمنیەکان، تیمەکانی تەندروستی و ئەو میکانیزمەی کە ئاڵوگۆڕی بازرگانی پێ ڕێکخراوە، بەڵام ئەوەی تر هاوڵاتیان دەبێت لە 6 ئێوارە تا 12 شەو پێگیر بن، دواتر لە 12 شەوەوە بەو میکانیزمەی کە لە دەستی پارێزگاکانە ڕێکخستنی ئەو هاتوچۆیە دەکرێت و ڕەچاوی هەموو سێکتەرەکانیش کراوە. ڕەچاوی ئەوە کراوە کە پێداویستی هاوڵاتیان دابین بکرێت لە خۆراک، دەرمان و سەوزەوات، میوە، علوەکانی سەوزەوات و هەروەها چێشتخانەکان، نانەوەخانەکان بە ئالیەت و میکانیزمێکی نوێ ئەمانە دەست بەکار دەبنەوە بە جۆرێک کە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکرێت